کە کورد تا ئێستا استراتیژێکی هاوبەشینی هەموو کوردێک بگرێتەوانێ تا ئێستا ئێمە بە باکوور و باشوور ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هێشتا ئیش لەسەر ئەوەکەین کە من باشترم لە تۆ یان من سەرکەوتوترم لە تۆ من توانیوە شتێکی زیاتر لە تۆ بەدەست بێنم هێشتا ئێمە لە قۆناغی لە ڕەخنە لێگرتنین هێشتا ئێمە لە قۆناغی ئەوەین کە بەرژەوەندی بچووکەکانمان بپارێزین بەرژەوەندی نەتەوەی بەرژەوەندی باڵا هێشتا کۆی نەکردوینێتەوە هێزی تورکیا لەسەر هەر شوێنێکی خاکی کوردستان بەلای منەوە داگیرکارێ نەک دۆهۆک و هاتوچۆکردنی هێزەکانی عێراقیش چکە داگیرکاریە چکەگەر من لێرە بڕیارە ماکە من لێرە عێراقیم من بە ناچاری بووم بە عێراقی ناسنامەی عێراقیم بەسەرا سەپێنراوە ئەمە خاڵێکە ئێمە هێشتا وشیار نین تا لەسەر خۆمان بەدەنگ بین یعنی بۆیە ئەمە نەک هەرژنان ئەبێ هەموو تاکێکی کورد لی بە ئاگابێ و حیزبەکان لی بە ئاگابێ قسە بکەن لەگەڵ یەکتریا بزانن هۆکارەکان چییە ئەو شتانی کەواکە چارەسەری ئەم کێشانە بکرێ چکە ئەوە تا هەر قەندیل بردومان ناکرێت ئەوە تا ئێرانیش دوێنێ کۆمەڵی دێهاتی ئەم دیوی بردومان کردووە ئەی بۆ قسە لەسەر ئەوەش نەکەین ئەی فەرقێکی هەر کورد ناکوژرێ هەر مناڵی کوردنێ لە ملاولولابێ چ جیاوازیەکەیە هیچ جیاوازیەکی نییە ئەیکوا هەڵوێستەکانمان دواتریش هەڵوێست ئیدانە چییە من ساڵم ئیدانەکەم ئۆچمەوە بۆ ماڵەوان ساڵانێکە لە نەوەدەکانەوە تا ڕادێک قەوارە و کیان و سربەخۆیەکی هەیە بەداخەوە هەتاوەکو ئێستا شوێنی چاوتێ بڕین و شوێنی دەستێوەردان و بووە لە بەردەم ناحەزانە و هەموو کاتێک لە هەر بەشێکیا ینی وەکو چۆنەڵێ هەڵیان کوتاوەتە سەری و ئەو سنووریان تێپەڕ بەزاندووە و کۆمەڵی هاوڵاتیشیان کردوێتە قوربانی من ئەگەر لە ڕوانگەی ئەوە قسە بکەم کە هاوڵاتی قوربانی بوون لەما بەڕاستی جێگای ئیدانەیە کە هاوڵاتیە بێتە قوربانی ئەوە بەڵام ئەوش مانەوێت و نەمانەوێت بۆتە شوێنێکی ململانێ بەڕاستی خۆی لە ئەساسا نابێ ئەو شوێنانەیە کە شوێنی نیشتە جێی هاوڵاتین دەبێ هەردوو لە چه مثلا تورکیا چ پاکەکە چه هەرێمی کوردستان بەڕاستی ئاگاداری ژیان و گوزەرانی ئەو خەڵکانە بێت لەوێ چکەوانە شوێنی خۆیانە شوێنی بژێوی خۆیانە شوێنی باوباپیریانە سەکەنی خۆیانە کە کاتێکە بێتە شوێنی ململانەی دوولایەن حتممەەوەش ئەبێتە قوربانی بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەبێ ئەمە داکۆکی بکەین لەوەی کە سنوور نەبەزێنرێ و سەروەری ئەم هەرێمەمان لێ تێک نەچێ و هاوڵاتیان نەکرێنە ئامانج و نەکرێنە قوربانی نێوان ململانەی چلانە حکوومەتەکان و چلانە پارتە سیاسیەکان چکە کوردستانی ئەمە ئەم پارچەیە سێرەکەی لەلایەکەوە شنگال پارچەیەکی هەڵک داگیرە ئەکترێتە سەری لەلایەکەوە ئێران دێت لەلایەکەوە تورکیا دێت بەڕاستی ئەمە پەیوەندی هەیە بە ئەو ململانە یعنی ئێمە مەسەلەی ململانەی پەکەکە و تورکیا نابێت بەڕاستی من داوا لە هێزە کوردیەکانی شەکەم هی هەر چوار پارچەکەی کوردستان کە هەوڵ بن بەڕاستی سنوور و ئارامی و هێمنی ئەم هەرێمە بپارێزن چکە ئەگەر سنوور و ئارامی و هێمنی ئەم هەرێمە بپارێزێت ئەتوانین ئەمە ببێتە شوێنێک و پەناگایەک و دوجاریش بەهۆی ئەمەوە بتوانرێ ئەمە خزمەت بە پارچەکانی تری کوردستان بکەین لەم هەموو هێرش و پەلامارانەی کە ئەکرێتە سەرخاکی کوردستان و خەڵکانی سڤیلی ناوچەکانی باشووری کوردستان ئەبینین هەموو بێدەنگیەکەیە لە ئاستی ئەو هەجومانە لە ئاستی ئەو هەموو قوربانی کە ڕۆژانە ئەیبینین کە خەڵکی سڤیلی ناوچەکە هەمووی دووچاری بووەتەوە بەداخەوە کە سیر ئەەکەین بێدەنگیەکێ شاردنەوەیەکەیە لەو مەسلانە کە ئەبواایوان نبواە ئەبواە ئێستا هەڵوێستی تند وەربگیرە لە بەرامبەر چ لەلایەن حکوومەتی ناوەند و چ لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ئەوەی ئەو بەردومانانە ڕاوەستێنێت بۆی ئەو خەڵکە ڕزگار کات لە دەست ئەو هێرشانە کە هەمویان ئێستا ماڵوێران بوون و دەغڵودانیان سوتاوە سەر ڕای ئەوەی کە چەند قوربانی لێکەوتۆتە کە هەمویان ژن و مناڵن کە بەداخەوە ئەمە زۆر کارێکی نامرۆڤانەیە کە بەرامبەر بە خەڵکە ئەکرێت بەڕای من پێویستە کە جەماوەر زیاتر خۆی هەوڵ بدا بۆ ئەوەی ناڕزایی دەربڕێ بۆ ئەوی ببێتە فشارێک لە سەرلایەنی دەسەڵات و هەموو لایەنەکان بۆ ئەوەی ئەو هێرشا و پەلامارانە ڕاگرن پێویستە جەماوەر بە یەکدەنگی ناڕزایی دەربڕێ بەرامبەر ئەو پەلامارە نامرۆڤانەیە هەر هجوومێکە لەلایەن دەوڵەتێکی ترۆ بکرێت سەر دەوڵەتێکی تر یاسا هەیە کە بێ ئەو یاسایە ئەگەر خۆیان لە ئەساسە حکوومەتی مرکز بە تایبەتی کە ئەو مەسەلانە زیاتر حکوومەتی ناوەند بەدەست حکوومەتی ناوەندە
ئەبێت بێتە دەنگ ئەبێت ئەو یاسایانەی کە بۆ سنوور داڕشتنی سنوور و ئەو دەستورانەی کە هەیە کە هەر کەسێک تعدا بکاتە هەر خاکی هەر وڵاتێکی تر بە پێی یاسا ئەبێ وەڵامی بدرێتەوە یان ناڕزایی دەرببڕەیە کێشەکە چارەسەر بکرێ بە پێی ئەو یاسانی و دەوڵەتیانە و نابێ بێدەنگ بن هەرگیز لەوە نەسەر نەتەوە یەکگرتوەکان نازانم من تۆزە بێ ئومێدم لەوە هەرچەند ئەوە مووقفە کە بکرێت هەمیشە ئینسان ئەبێ فشارێکی زۆر بخاتە سەریان بۆ ئەوەی بە ئاگا بێن بەڵام وەکو تەجروبەی هەمیشەیی نبینی زۆر خەمخۆر بن بۆ ئەو مەسلەیە دیسان ئەگەڕنەوە بۆ ناوخۆ بۆ مەسلەی سیاسی و حکوومەتە مرکزیەکان بۆیە ئەوە هەڵوێستێکی زۆر جوانە کە خەڵکی بە تایبەتی هەڵوێستێکی مەدەنیانەیە کە هەمویان یاداشت بن بە هەموو ئەنجومەنی نەتەوە یەکگرتوەکان بە یەکێتی ئەوروپا بە ئەوەی مافی مرۆڤی جیهانی کە بەڕاستی ئەمە سەرڕای ئەوەی کە مەسلەیەکی پێشێلکاریەکی نەتەوەیە پێشێلکاریەکی ئینسانیە کە ئەم شوێنانە تووشی بوون لەبەرەوە زۆر گرنگە فشاریان بخرێتە سەر